التوقيع على مذكرة تفاهم بعنوان اتفاق مؤقت لاستئناف تصدير نفط من إقليم كردستان. دوای لە دەستدانی چەکی فرۆشتنی نەود لە سەرەتای ئەم ساڵدا حکوومەتی هەرێم بە ناچاری تەواوی داهاتەکانی ڕادەستی عێراق کردەوە. لەو چوارچێوێشدا ئەو باز و ڕسوماتانەی لەسەر هاوڵاتیانی هەرێم چەند بەرامبەر زیاد کراوە، هەولێر هەمووی پێشکەش بە بەغداد کرد. ماوەی 7 ساڵە بەشەوەی پلەبەندی و بە بیانووی زیادکردنی داهاتی ناوخۆوە، ژمارەی باز و خەراج و ڕسوماتە جۆراوجۆرەکان و نرخی سوتەمەنی و خۆراک و شتومەک و خزمەت گوزاریەکان لەسەر هاوڵاتیانی هەرێم بە ڕێژە و بڕی جیاواز زیاد کراون و تەشەنەیان سەندووە. بە جۆرێک حکوومەت بە نزیکەی 400 ناوی جیاوازە و باجی لەسەر هاوڵاتیان داناوە و بەشێکانی بۆ 2 هێندە و 3 هێندەش زیاد کردووە. بەڵام ئێستا دەسەڵاتدارانی هەرێم بە ناچاری داهاتی تەواوی ئەو باجە هەڵتۆقیوانە ڕادەستی بەغداد دەکەن. ئەوەی جێی سەرنجە ڕێژەی باجەکان و تێخزانی کۆمپانیا و کەرتی تایبەت لە مامەڵەکانی ڕۆژانە لەسەر هاوڵاتیانی هەرێم زۆر زیاترە لەو بڕێی حکوومەتی ناوەند لە هاوڵاتیانی ناوەڕاست و باشووری عێراقی وەردەگرێت. بەغدا و هەولێر یەک دەستور و یەک وڵاتن، بەڵام 2 جۆر سیستمی باج و ڕسومات و ڕەسمی گومرگی پەیڕەو دەکەن. ساڵی 2016 و لە گەرمەی قەیرانی داراییدا بەبێ ڕەچاوکردنی گوزەرانی هاوڵاتیان، ڕسومات لە زۆرینەی وەزارەت و دامەزراوەکانی هەرێم زیاد کرا. دواتر و لە کابینەی نوێمیشدا بەبێ گەڕانەوە بۆ پەرلەمان و لەژێر ناوی ڕێخستنەوەوە دەیان بڕیار و ڕێنمایی لەبارەی زیادکردنی باج و ڕسومات دەرکرد. هەموو ئەمانەش باری سەرشانی خەڵکی قورستر کرد و فشار و بارگرانێکی زیاتری خستە سەر کاسبکار و هاوڵاتیانی کوردستان. زیادکردنی باج و ڕسوماتەکان لەسەر هاوڵاتیان نەک لە پێناو بەرەو پێشبردننی ئاستی خزمەتگوزاری و بەرزکردنەوەی ڕێژەی خۆشگوزەرانی نەبووە، بەڵکو ساڵانێکە بەرپرسانی پارتی و یەکێتی ئەو پارەی لە هاوڵاتیانی کۆ دەکەنەوە دەیخەنە خزمەت خۆشگوزەرانی و حەسانەوەی خۆیان و نزیکەکانیانەوە و باخ و ڤێلا و کۆشک و تەلار و ئەسپی گرانبەهای پێدەکڕن و گەشتی وڵاتان و بازرگانی نێودەوڵەتی پێدەکەن و ژێرزەمینەکانی هەرێمی کوردستان و بانکەکانی وڵاتانی ئەوروپای پێپڕ دەکەن. ئێستا هاوڵاتیانی 4 پارێزگاکەی هەرێمی کوردستان بەدەر لەوەی بەدەست چەندین قەیرانەوە دەناڵێنن، زۆر زیاتر لە هاوڵاتیانی 15 پارێزگاکەی ناوەڕاست و باشووری عێراق باج دەدەن. حکوومەتی هەرێم باج و ڕسوماتێکی زیاتر لە خەڵک کۆ دەکاتەوە و لەسەر سینی دانوستانەکان پێشکەشی هاوڕێ عێراقیەکانی دەکات.